سەبارەت بە ڕێگای هەولێر بە حرکات خەڵکێکی زۆر لەی دەکات کاتەکەی زۆر بەسەر چۆتە بۆ لەمەوەی 15 ڕۆژ تەواو نا کارەکان لە کۆتاییە هەندێک گرفتی بودجەی هەبووە بە بەردەوامیش کرا لە ماوەی یاسایی خۆشی ڕەت نەکردیە لە نزیکترین کاتیش دەکرێتەوە ئەوڕۆ بەشەکی کراوە بەشێکی کرایەوە بەڵێ بەڵێ باشە کەی بەتەوەی کۆتایی پێ ئەبەتاکیت لەو یەک دوو ڕۆژە ئەوە دەبێتن بەڵام ماوەی یاسایی ئەو پرۆژەیە کە ئەنجام درایە ئەوە نەبوو لە ماوەی خۆی درەنگتی بەڕاستە شەقامێکی زۆر گرنگی شاری هەولێرە کاریگەری لە 100 مەتریە لە 120 مەتریە لە تەواوی شاری هەولێرەیە بەڵام لە نەتیجەدا ئەو ماوەی یاساییەی کۆمپانیای جێبەجێکار هەیتی ماوەکە هێشتا ماوە بەڵام هەوڵە دەین پێمان گوتینە بۆ زەختمان لەسەرەوە کردێتەوە کە دەبی لە زووترین کاتەوە بیچکە پەیوەندی بە هاتوچۆی شاری هەولێر لە 120 مەتر و 100 مەتریشەوە هەیە ڕێگای هەولێر پیرمامیش ئەگەر دقت بدەیت بەشێک لە باڵغێکی کە دروست بوو ئەوە هۆکارەکەی ئەوە بەڵام بەتاکید بەشێکی تەواو بووە لە نزیکترین کات دەبتەوە.